لەگەڵ دکتۆرە ڤیان دەخیل کە گوتەبێژی فراکسیۆنی پارتیە لە پەرلەمانی عێراق گفتوگۆ دەکەم. دکتۆرە ڤیان زۆر سپاس بە ئامادەبوونت لەگەڵمان. وەک ئاماژەم پێکرد باڵێزی بەریتانیا لە ئەنجومەنی مافەکانی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکانەوە ڕەخنە لە عێراق دەگرێت. پێتان وایە کە هۆکاری ڕەخنەگرتنەکەی باڵێزی بەریتانیا چییە لە عێراق؟ زۆر سپاس. طبعا نەبەس بالیۆزی بەریتانی ڕەخنەی هەیە، حتا ئەمەش ئەوە لە 2014 هەتا ئێستا ڕەخنەمان گرتێ زۆر لە حکوومەتی اتحادی کە مەلەفی شنگال بە شکلێکی عام و مەلەفی ئێزدی بە تایبەتی هیچ بە احتیمام وەرنەگرتیە. یعنی ئەو هەموو ئەو جینۆسایدەی بەسەرەمە هات، ئەو هەموو ئافرەت و ژن و کچی ئێزدی کە ڕفاندران لە داعش لەو تەنزیمە ئیرهابیە، بەڵام حکوومەتی عێراقی ئەو مەلەفە بە شکلێکی جدی و بە تایبەتمەندیەکی خۆی هەبوو بە شکلێکی جدی وەرینەگرت. هەموو زۆر لە حکوومەتەکان و پەرلەمانتاری دەوڵەتی گەورە و دەوڵەتی ئۆروپی ئاعترافیان کرد کە ئەو شتەی بەسەر ئێزدی هاتیە جینۆسایدە، بەڵام هەتا ئێستا شتێکی وامان نەدیت لە حکوومەتی عێراقی. بەداخەوە حتا کێسی جینۆسایتی ئێزدی حکوومەتی عێراق نەیتوانیوە بیباتە مەحکەمەی لاهای. لە نفسی وەختیش ئەو کسانەی کە یعنی ئەمە دەزانین لە 2014 7600 شتێک لە کچ و ژن و منداڵی ئێزدی خەتف کران لە تەنزیماتی داعش. لەوانە زیاتر لە 3800 کچ گەڕاوتەوە. ئەوانەی کە گەڕاینەوە هەمووش بە یارمەتی حکوومەتی هەرێمی کوردستان گەڕانەوە. هەمووی ئەگەر ئەو مەکتەبی مختەتەفات لە هەرێمی کوردستان نەبە ئەو عەدەدەش نەدەهاتەوە هەتا ئێستا. باشە، بەڵام دکتۆرە ڤیان پێ بوو بە عیلاجی نەفسی و بە عێراق یاسای ڕزگاربوونی ئێزدی لە پەرلەمان دەرچووەندووە، بەڵام قسەکە ئەوەیە کە جێبەجێ نەکردووە. بۆ جێبەجێ ناکرێت؟ یعنی ناتوانین برێن نهائیەن جێبەجێ نەبوویە، بەڵام زۆر بە خەتواتی بەطیء یعنی هەتا ئێستا عەدەدێک لە ئەو کچانە هەندێک بەبرێن ڕاتبیان هەیە، یعنی پاریان لە بۆ تەخسیس کرا. بەڵام ئەوەی گرنگ ئەوەیە کە مەراکزی صحی متەتەوەر هەبیتن لە بۆ عیلاجی نەفسی لە بۆ ئەو کچانە و ئەو منداڵانە. ئەو کێسە یعنی بە تەواوەتی دەبا یعنی مەسئولیەت دەکات تەواو هەبا لە حکوومەتی عێراقی تیجاهی ئەو کێسە. باشە، هەتا ئێستا زیاتر لە 2800 کچ و ژن هەتا ئێستا دیار نینە، زیان دیار نینە، لەوانەیە لە عێراق بن، لەوانەیە لە دەرەوەی عێراق بن. هەتا ئێستا حکوومەتی عێراق یعنی زۆر بەجددی لە دویان نەگەڕایەتەوە حتا بتوانین ڕێگایەک ببینن ئەو کچانەی بگەڕێنین. باشە، کاتە دەتوانین بڵێن ڕزگاربوونی ئێزدی بە پێی پێویست قەرەبوو کراونەتەوە لە عێراق؟ نەخێر حتا ئەو ڕاتبە کە لە بۆیان دەچیتن زۆر لەو کچانەی کە منداڵ بوون کە گچکە بوون ئەوانش هەندێکیان شمول نەکران، هەندێکیان نیوەی پارە شمول دەکرێن و ئەویدی پارەکە دوای دەدرێتەوان، یعنی زۆر استیفادەیان لێ نەکرد. بەڵام دیسا دەگەڕینەوە کە شتێکی زۆر گرنگ هەیە. ئەوەلەن ئەو کچانە کوگەڕانەوە بە یارمەتیدانی حکوومەتی هەرێمی کوردستان لە بۆ مجتەمەعی ئێزدی ئەو کچانە هاتنەوە. ئەو کچانە ئێستا لە کەمپەکان دانیشتینە، زۆربیان لەگە عەوائیلی خۆیان، بێجگە ئەوانەی کە چوینە دەرەوە طبعاً، بەس زۆربیان لە کەمپەکان دانیشتینە. ئایا حکوومەتی عێراق بە پێویست نازانیتن ئەو خەڵکە بگەڕێتەوە شنگالی ئاوەدان بکاتەوە، ئەو قەرەبووی خەڵکەکە بکاتن دا بتوانن حال و مالی خۆیان بگەڕێنەوە، جارە چیتکە بگەڕێنەوە سەر ماڵ و شوێنی خۆیان، یان هەر بمینێ باشە کچێک اختطاف کرابوو لە تەنزیمی داعش گەڕایتەوە
بس پێویستی بە پارەیە یان پێویستی بە عیلاجە پێویستی بە بتوانین ئەو کچانە دیسا دەمجیکەین لە مجتەمع پێویستە ئەو کچانە نەک لە خیڤەتەکدا بنیشی لە وەزعەکی ناخۆش دەبی بیئەتەکی تەواو بیئەتەکی صحی لە بۆ تەأمین بکرێتن لە نفسی وەختش ئەو پارێکە لە بەغدا دەدرێت طبعا حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی جەنابی کاک مەسرور بارزانی ئەو کچانە دیسا معاشی وەردەگرن لە حکوومەتی هەرێمی کوردستان بێجگەکە لە زۆر شت زۆر بابرێن یارمەتی و شتیوایان لە بۆیان دابکرا وەک خۆشت گوتت حکوومەتی هەرێمی کوردستان ینی یارمەتی ڕزگار بووان دەدات و نووسنگەیەکی تایبەتیشی بۆ ڕزگار بووان دامەزراندووە بەڵام ئایا لەسەر هەرێمی کوردستانە کە یارمەتی ڕزگاربووانی دەستی داعش بدات و ئەو موچەیان پێ بدات یاخود هاوکاریان بکات؟ والله ئەگە بەشکلێکی قانونی و ئیداری قسە بکەم دەتوانم برێم نا بەڵام ئەگە بە شکلێکی ئینسانی و ئەبەوی قسەی بکەم هەرێمی کوردستان خودی جەنابی سەرۆکی حکوومەت ئەوە لەسەر ئاستی خۆیان دانایە کە ئەو کچانە کچی منە ئەو ملەتە ملەتی مەیە ئەمە یارمەتیان دەدەین حتا ئەگەر ئەو شتە بابرێن یعنی زۆر لەسەر ئاستی منە بیتم بەڵام ئەوە ملەتی مەیە و خەڵکی خۆمانە ئەمە یارمەتیان دەدەین و ئینتیزار ناکەین کەس یعنی ئیهمالیان بکە بەو طریقەیە ئەمەش ئیهمالیان کە نەخێر ئەو نووسینگەیە ئەو معاشەی کە کچەکان وەردەگرن ئەوە هەموو یارمەتیە لە حکوومەتی هەرێمی کوردستان کەچی لە ڕووی قانونی و لە ڕووی ئیداری لەسەر ئاستیوان نەبوو بەسەراحەت حتا ئەو کەمپەکان ئەو کەمپانەی ئەوە 11 ساڵە لە دهۆک و لە هەولێر و لەو جیانەیە ئەوەش سوقلك بوو لە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام بە واجبی خۆی زانیە و هەتا ئێستا و 11 ساڵە ئەو هەموو خزمەت و ئەو هەموو شتانێک تەقدیم دەکرێتن لە بۆ ئەو ئاوارانە بە هیچ شکلێک شعور ناکەین کە ئەمە خەڵکەکی بێگانەینە لێرە بەعکسەوە لە یەکەم ڕۆژەوە ئەمە خۆمان دەبینین کە ئەمە فعلا خەڵکی ئەو هەرێمەینە و کە سەرۆک بارزانی و کە پارتیە ئەوە بووە ئەوە ماڵی مەیە ئەوە ماڵی ملەتە. دکتۆرە قسەیەکت کرد سەرنجی منی ڕاکێشا کە گوتت ڕزگاربووان تەنیا پێویستیان بە پارە نییە بێگومان دەبوو بنکەیەکی شیانزنەوە بۆ ڕزگاربووان بکرایەتەوە کە حکوومەتی عێراق بیکردایەتەوە بەڵام بۆچی عێراق لەوە کەم تەرخەمە بۆچی هەتا ئێستا بنکەیەکی شیانزنەوەیان بۆ نەکراوەتەوە؟ والله ئەگە بێ لە حقیقەت حکوومەتی عێراق لە زۆر ئەو شتانە یعنی کەم احتیمامی پێدەدا زۆر خەمخۆرنینە لە بۆ زۆر شت کەیسی ئێزدی کەیسەکی عالەمی بوو جینۆسایتێکی حەقیقی بوو لەو سەردەما بەڵام هیچیان لە بۆ نەکرد لە عینەن وەختیش ئەگە بین تەماشە بکەین کە ئەوانی زۆر لە بۆیان چوو مەتەلەن جەریمەی سپای کرد هەتا ئێستا هیچیان لە بۆوانیش نەکرا یعنی کەمتەرخە من لە بۆ زۆر شتی کە زۆر زۆر گرنگە خاصەتەن مواضعی ئینسانی دیارە زۆر احتیمامی پێنادەن ئەوەش گوتمان باشە احتیمام بەو مەوزوعانە نادەن بەڵام مەتەلەن ئاوەدانکردنەوە مەفروزە کە پاش ئەو شتەکرا بەسەر یعنی هەر قەومەک جینۆسایت بەسەر بکرێتن یەکەم شت قانونیە مەفروزە ئەمن ئەو جێ ئاوادان بکەم ئەمن و ئەمانەت بگەڕێنمەوە ئەو جێ کە ئێستا شنگال نە ئەمن و ئەمانەتی تێدایە نە ئاوادانکردنەوەی تێدایە قەرەبووکردنی ئەو خەڵکەش زۆر بە کەمی و بە بیرۆقراتیانە لە گەریان ئیش دەکەن کە قارەبوو ناکەن وزارەتی کۆچ و کۆچبەران وعدیدا بوو هەر عائیلە کە بگەڕێتەوە شنگال 4 ملیۆنیان بدەن ئەویشیان نەدا مەراکزی تەهیلی نەفسی کە بتوانن عیلاجی ئەو کسانە بکەن کە لە دەستی داعش گەڕانەوە ئەویشیان نەکرد یعنی ئەمە پێشی کە ڕێگە بەوە نادا کە بڕیارەکان دەردەکرێت تەنیا لەسەر کاغز دەمێنەوە و نابێت بە فعلی جێبەجێ ناکرێت. حکوومەتی عێراقی کەم تەرخەمە لە بۆ ئەو مەلەفە بەڕاستی مەلەفی شنگال و مەلەفی ئێزدی حکوومەتی عێراقی زۆر تەرخەمە لە بۆ ئەو مەلەفە. باشە دکتۆر سەبەبەکەش چییە؟ سەبەبەکە وازح نییە لە بۆمە ئەتیفاقیەی شنگال یەکێک لە یعنی
يعني بناغتشي جرينج بو لبو آشتي خوازق بو لبو أو خلق بقريتوا أو كارساتي كبسر خلشي شنقال توزك تخفيفي كين اتفاقية شنقال بو كتي أو تصار صالها التائستا يك بند بتاواوتي لو ريكفتناها التائستا تطبيق نبوه بەڵێ زۆر سپاس ئەوەش مەسئولیەتی حکوومەتی عێراقیە. زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت دکتۆرە ڤیان دەخیل گوتەبێژی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق.